بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لەبێ و ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری کاک بەرزان باقر شاربەژێڕیمان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین قسە و باسەکەین لەسەر خودناسی و چۆن بە چ ڕێگایەک خۆمان بناسین. کاک بەرزان بەخێر بێ. سپاس بۆ بەڕێزیشتان. سەرتا بزانین خودناسی چییە و چ گرنگیەکی هەیە ئێمە خۆمان بناسین؟ خودناسی گرنگترین بابەتێکە کە مرۆڤ بیزانێت. بەداخەوە ژیانی سەرەتاییمان خوێندنمان دەست پێ کردووە، چەندەها ساڵ لە خوێندنمان تێپەڕاندووە، بەڵام بابەتێکمان نەبیستوە بە ناوی خودناسی. بەڕای ئێمە گرنگتر لە زانستیەکان، گرنگترین لە بیرکاری خودناسیە و بە سەرەتایی ژیانمان بە خودناسی دەستمان پێکردایە تاکێکی ئامانجدار و بەرهەمدار بین. باشە، بزانم گرنگی یعنی چ گرنگیەکی هەیە ئێمە وەکو تاکێک خۆمان بناسین و گرنگی ئەمە لە چیە کە بتوانین کەسی بەرامبەریشمان بناسین لە ڕێگەی ئەوە؟ بێگومان زۆر گرنگە مرۆڤ تاکی خۆی بناسێ، بزانێت چ کەسێکە، توانایەکی هەیە، توانێت چی بکات، لە توانێودا هەیە چی بکە، چۆن چواردەورەکەی بناسێتەوە. بێگومان بۆ ئەوانە هەمووی پێویستی بەوا بێت کە خودناسی بیخوێنێت وەک خوێندن وەک دەورات بیبینێت. باشە، بابەتی خودناسی خۆیمە کورسێکی 2 ڕۆژەیە بە کاتێکی زۆر باش پێشکەشەکرێ، بەڵام لەبەر کاتی بەرنامەکەمان زۆر نەبێت چڕۆپڕمان کردوێتەوە لە نیم ساعتێکە ئینشاءڵڵا ئەنجامێدین. کێن ئەو کەسانی ئەتوانن سوود لەو ڕاهێنانانە وەربگرن لە لای ئێوە؟ هەموو تاکێکی کۆمەلگاتوانە سوودی لێ بینێ، هەر چەندە تەمەنی بچووکتر بێت باشتر خۆی ناسێت و زووتر ئەتوانێت ئامانجەکانی بۆ خۆی بێنێتە دی. چونکە ئەگەر کەسێک بێ خۆی نەناسێن حتمما نازانێت ئامانجێکی باشی بۆ خۆیدا بنێ کە مرۆڤێکیش بێ ئامانجیە کەواتە هیچی نەکردو بۆ خۆی. باشە، باسی تەمەنێت کرد، بزانم لە چ تەمەنێکا گرنگە بۆ ئێمە کە خۆمان بناسین؟ هەتا زووتر هەوڵی بۆ بین خۆمان بناسین هێشتا درەنگە. خودناسی تەمەنێکی دیاریکراوێنە، بەڵام هەتا زووتر بێت. باشە، کاک بەرزان پێش پرۆگرام باسیەوەت کردوتت من هەنێ پرسیار و شتت لێ ئەەکەم هەنێک بەڵێ هەرچەندە بەڕستان لە موقعی وەڵام دانین، بەڵام چکە تەنها دوو بەدوین لەبەر لە جاتی هەموو بینەران بەڕێستان جاڵمان بدەنەوە سپاسانەکەین. پرسیارەکان کاک بەرزان زام چییە؟ پرسیارەکان زۆر ئاسانن، بە پێی توانای خۆت جواب بدەر و دواتر باسیەکەین. باشە، پێشەوخان گرنگترین شتی هەر کەسێک چییە لە مرۆڤدا؟ لە ڕووی چیەوە؟ لە ڕووی چ شتێک گرنگترین شتە بۆ ئەو؟ ئارامی دەرون، یعنی دەرونت ئارام بێ، هەستەکەم ئەوە گرنگترین شتە بۆ ئینسان. زۆر جوانە. پێشەخان گرنگترین شت بۆ مرۆڤ تەمەنێتی. ئەگەر مرۆڤ تەمەنی نەبوو، نە ئارامە بێت، نە ژینگەیەکێ بێت یا بژی، نە نیشتیمانێکێ بێت بۆی هەوڵبا، نە دایکێکێ بێت، واتە نە باوکێکێ بێت، واتە گرنگترین شت لە ژیاندا تەمەنێتی. مرۆڤ بە تەمەنی ئەگات بە شتەکان. تەمەن وەک ئەو چرکە ساتانێک کە تێپەڕێت ژیانمان بۆ دروستەکەن، ژیان تێپەڕێنین، واتە گرنگترین شت کە مرۆڤ هەیبێت تەمەنێتی. باشە، ئایا دەزانی گەورەترین خەسار مرۆڤ تەمەنێتی؟ من بە تەمەنمان بە شتەکان نەگەین، بە تەمەنمان بە ژیانمان تێپەڕێن. بەس نازام کاک بەرزان، من هەز ناکەم ئەوە بە تەمەن بێ، من ئەڵێم بە تەجروبەیە. تەمەنەکە شت کورتە، بەڵام تەجروبەیەکی زیاتر یەتە بەردەمت. ئەگەر تەمەنت نەبێت تەجروبە شت نابێ. تۆ گەر یاریزانەبی نەچیتە ناو ساحاتمە ناتوانانی گۆڵتەمارکەی. بۆیە تەمەن ئەو وزەیە کە پێی ئیشەکەی، واتە وەک ئەو بەنزینە کە سیارەکە پێجوڵێ. باشە، ئاگاداری ئارەزۆکانمان بەسەرە چن؟ ئایا ئارەزووی تەمەنی 4 ساڵێت چی بوو؟ بیرم نایە. ڕەنگە کڕێنی بکە شوشەیە بێ، ڕەنگە کڕێنی یاریەک بێ یاری پێ بکەی. ئەی ئارەزووی تەمەنی 10 ساڵی چی بوو؟ 10 ساڵی حتمما هەر یاریەک بووە، هەر بووکێک بووە. ئارەزووی تەمەنی 18 ساڵی چی بوو؟ وەبزانم لاپتۆپێ بوو، بەس کڕیم. زۆر چاکە. بەس کڕیم، بەقیست کڕیم، وازانم ئێستا. زۆر چاکە. ئاگادارین ئارەزۆکانمان بەسەرە چن. بۆ ئەوی بینە کەسێکی بەهێز، هەر ئارەزوێکمان دانا بۆ خۆمان، ئەگەر شکاندنی ئیرادەی کەسێکی کە نەبێ، پێویستە ئارەزۆکانمان بەدەست بێنین بۆی بینە کەسێکی ناوازە و کەسێکی بەهێز. باشە، ئارەزۆکانمان بەسەرە چن. گرنگترین شت کە کاری لەسەر بکەین چییە؟ ئایا دڵە، ئایا لاشەیە، ئایا مێشکە، چ شتێکە بڕایەتەوە؟ من هەستەکەم مێشک بێت، هەر لە ڕووی دەرونیەکەوە. زۆر جوانە، جوان پێکە. بەڵێ گرنگترین شت، بەڵێ جوانە، گرنگترین شت کە کاری لەسەرکەین مێشکی مرۆڤ خۆیەتی. ئەگەر نەزانین چۆن مێشکمان بەرنامە ڕێژ بکەین، کەسێکی بێ ئامانج دەرەچین. ئەگەر تۆ مۆبایلێک یان لاپتۆپێک هەر چەندێکت پێدا بێ،
ئەگەر نەزانی بە باشی بەکاری بێنی بۆچی بەکاری بێنی حتمما هیچ سوودێکی لە نابینی. ئەگەر لاپتۆپێک بە نمونە بێنینەوە ئەگەر لاپتۆپێک بدێتە دەست کەسێک نەزانێ بۆچی بەکارێنێ زانیاری لەسەری نەبێ ڕەنگە تەنها سیر چەند ڕەسمێکی پێ بکات یاخۆ یاری پێ بکات کە هیچ سوودێکی پێ نەگەیەنێ. بەڵام ئەگەر بیدێتە دەست کەسێکی پرۆگرام ساز کە زۆر باشی بزانە و لاپتۆپە بەکار بێنێ ئەو وەختە ئەتوانێت بەرنمەیەک دروست بکات کە تاوای کۆمەلگا سوودی لە بینێ. وگەستا چەندین کەس هەیە بەرنامانیان دروست کرد و ئێمە ڕۆژانە بەکارێنین کە ڕاستانیمان بۆکەن. بەتاکید کەسی شیاو لە شوێنی شیاو بێگومان دڵخۆشە بین دەزانی بچی غەمبار دەبین. طبعاً هەم کەسێوە زانێ گرنگترین شت ئێستا لە ژیانە بۆ من ئەگەر بلە منی پرسی بۆ نمونە بە خۆشبەختی مناڵەکانم خێزانم پاراستنی ئەو خێزانم یعنی لە هەموو شتێک گرنگترە بۆ من و دڵخۆشم ئەکە ئەوان دڵخۆش بن منیش دڵخۆشم. بێگومان دڵخۆشی مناڵەکانت دڵخۆشی خۆشتانەوە. بەڵام گەر ڕۆژێ غەمبار بووی چیەکەی بۆی دڵخۆش بی؟ خۆی چۆن دڵخۆشە بی بە هەمان شێوەش خەمبارە بی. بەڵام بێگوان هەستەکەین کە لەبەری ئێمە ئەو قۆناغانەمان تێپەڕانوە و خەمباریش لەگەڵ تەمەنە ئاڕوا لەوانی خەمەکان گەورەتر بێ. بەڵام شتێکی ئەو تۆ ناکرێت بۆ نمونە کەسێکی ئازیزت لێ ئەمرێ ئەمە عنی تۆ چی ئەەکەیت تەنها خەمبارە بی بەڵام سێرەکی ژیانی ژەر بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ شتەکە کاڵتر ئەبێتەوە. خەمبارێکی تریش هەر شتێکی تر بێ بۆ نمونە پارە بێ ماڵ بێ هەر شتێک بێ هەستەکەم شتەکان بۆ بە کاتی سێ چوار ڕۆژێ بێتاقەتە بیت و وردەشتر شتەکە ئاساییە بێتەوە بەڵام نابێت بیاڵی بێتاقەتی درێژە بخێنێ بۆ کار لەسەر تەندروستی بکە دایمەوە ئەڵێم مرۆڤێک دایکی ئەمرێ یاخود باوکی ئەمرێت تووشی کۆمەڵێک نەخۆشی دەرونی بێت کۆمەڵێک ئازاری زۆر کە بۆ خۆی لێ باتەوە مە ژیانە ڕۆژێک چۆن هاتوونێتە دنیا بە هەمان شێواز ڕۆژێک شەبێ ماڵ ئاوای لێ بکەین و بەجێ بێڵێن. جا بۆیە ئەم خەمانە کە هەموو یەتە ڕێگامان بێت چارەسەرێ ڕێگا چارەیەک بزانێکین تیان پەڕێنین. خۆ من ئەوە ئەڵەمەوەش قەنەعەتەکەی ئەو تەمەنەکەیە کە ئەگەیت تا ئەوەی کە تەجروبەت هەیە ئەنی ئەگەر ئێمە پێش 15 ساڵێک بیلەوە بکەینەوە کە کەسێکی ئازیزمان مردبێت زۆر پێی بێتاقەدوی مەڵام کە ئەگەیتە تەمەنێکی ترسێرەکی ئەم شتە ئەبێ بە ڕۆتینێ ینی ئێمەش بۆ لای ئەوان ئەڕین بۆ نمونە ینی شتێکە کە ئەمە بەس لە من نییە لە تۆش هەیە لە کەسێکی تریشە ئەمە ڕوئەیە ینی شتەکان ئەستەکەم تەمەن و تەجروبەش وای لێکە کە شتەکە ئاسایی بێتەوە لە لای. بێگومان زۆر جوانە. تۆ کەیت من خۆم 5 بەشم 2 بەشم دیارە 3 بەشم نادیارە. ئەو بەشانەی کە دیار نین باوەڕەکانم هەستەکانم ئارەزوەکانم ئەو 3 بەشێکن کە دیار نین کارەکە نەسەر ئەو بەشانی کە دیارن. قسەکانم وە کردەوەکانم کردارەکانم ئەو 2 بەشن کە دیارن. باوەڕەکانم ئەگەر من باوەڕم نەبووە کە ئەمڕۆ لێرە لەگەڵ بەڕێسانە بەرنامەیەک پێشکەشەکەین ناهاتم بۆیرەوە تاخیرەبوون بەرنامەکە پێشکەش ناکرا. واتە قەنەعەتت بەوە بۆ کە ئەبێ لەم بەرنامەیە ئەمڕۆ ئامادەبیت. بەڵێ ئەگە باوەڕم نەبووە کە شوێنی نیشتەجێبوونی من لەگەڵ شوێنی بەرنامەکەیە زۆر لە یەک دوورن ڕەنگە ڕۆژێ پێشتر بەهاتمایە ئەگەر لە شارێکە وایە ڕۆژێ پێشتر بەهاتمایە بۆی لە کاتی خۆیان لەوێ بم. بەڵام ئەگەر نزیکتر بێ ڕەنگە چەند دقەیەک بەر لەوەی بەرنامەکە دەست پێ بکات لە ماڵی خۆت بەڕێکەبی. هەستەکانم ئەگەر هەستم نەکردایە لێرە کەسێکی ئازادم هیچ شتێکی خراپ بەرەو ڕێی من نابێت هیچ مەترسێک لەسەر من نابێ بگومان بم ئیسراحەتە دانانیشتم کە لەگەڵ بەڕێستانە بابەتەکان پێشکەشکەین. ئەگەر ئارەزۆش نەبووایە کە ئەم بەرنامەمان پێشکەش کردا لەگەڵ بەڕێستانی خود بەڕێستان ئارزوستان نەبووایە کە بەرنامە پێشکەشکەین حتمما بەرنامەکە پێشکەش ناکرا. مەبەست مەبەستم بۆ کە تۆ بانگێش بکەم تۆش بە هەمان شێوە مەبەستت بۆ کە لە بەرنامەکەیە بەشدار بیت و زانیاری کە هەتا بیگەیەنیت. بەڵێ زۆر جوانە. ئەم 3 بەشە کە دیار نین کارەکەنە سەر ئەو 2 بەشەی کە دیارن. ئەو 2 بەشەی کە دیارن چین قسەکانمانن ئایا قسەکانمان چۆن کەسانی کە سوودی لێ بینێ یان کردارەکانمان چۆن کەسانی کە سوودی لێ بینێت. باشە پەشێخوان ئایا قەت ئەو بۆ بەڵێن بە خۆت بدەی 1000 جار چیت کردو چۆن کردوتە؟ زۆربەی کاتەیشکێنیت هەنێ کات هەیە بەڵێنەکە ئەی وەڵا زۆر کات بۆ بەڵێن بە خۆمەتۆمەتر ئەو شتە ناکەم تووڕە نابم. تۆڕەبوون شتێک نییە کە بە بەڵێنێک چارەسەر بکرێ. مناڵم 1000 بەڵێنم ماوە بخۆم تومەتر تووڕە نابم بەزەر تووڕە بوومەتە بۆ نمونە یان تومە ناچم بۆ شوێنێ بۆ نمونە
یاوتمە زۆر مۆبایل بەکار نایانم تر تەواوێت لە ڕۆژەکە 2 ساعت بۆ منە مۆبایل بەکار بێنم بەڵام لە کۆتاییشە سێرەکەم هەموو ئیشەکانم بە مۆبایل ئەڕوا ینی مەجبورم وەختە نابێت بەڵێ نەکبەی دژی کارەکەی خۆت بێت تۆمە کاتێکە بینی کارەکەت لەسەر ئەوە پەیوەستە تۆ نابێت بەڵێنێک بە خودی خۆت بێت بۆی ویسی خۆت لاواز نەبێ ئیرادی خۆت بێ هێز نەبێ ئایا لە چی جەسەد ناڕازیت زۆر کەسە نەسا بوونمە مامۆستا محەممەد خانیوت من لە قژی خۆم ناڕازیم حەز ناکەم سپی بێ بۆ دایمان بینی هەر بە ڕەشی ئەم بینی کەسێک کە هەیەڵێ من لە لوتی خۆم ناڕازیم بۆیە تەجمیلی بۆکە تەجمیلی بۆکە یان بە هەر شێوازێک بێت هەیە بیگۆڕێ ئێستا من لە قەڵەبوونی خۆم ناڕازم مەگەر هەستکەم قەڵەوە وردەوەدا دەست بە ڕێجیم و تەمرینەکانەکەمەوە بۆی بچمەوە ئەو کێشە تەندروستی کە پێویستە هەبێ بەڕێستان لە چی ناڕازین من کە گەنجتر بووم ئێستا تەمەنێکمەیە ئەموو لوتم تەجمیلەکەم بەڵام ئەوەش ئەبێتە بە تەجروبەکەی کەوتم کە ئەگەیتە قەناعەتی سێرەکەی کەسی زۆر خراپتر هەیە لە تۆ لە ژیانی زۆر ڕازیە زۆر بە جوانیش ئەژی یعنی من بێ سوپاسی خوا بکەی هەموو ڕۆژێکە خۆم کە مناڵەکانم بە ساخ و سەلامەتین و لە ئێستا لە هیچ شتێکی خۆم ناڕازینیم هەمیشە سوپاس گوزاری خۆم لەخوا بە زۆر چاکە پەشەوخان باسی کەناڵەکانی پەخش و وەرگرتنەکەین کە وەک معلومی بەڕێز شتانە کەسەکان دابەشە بن بەسەر 3 کۆمەڵەدا بەسەریەکان سەمعەکان لەمسیەکان کەسان بینینیەکان گوێ و هەستی بەرکەوتن ئەو کەسانی کە لە ڕێگەی ئەو سێ بەشەوە شتەکان وەرئەگرن بۆی بینەر و بیسەر باشتر لێمان تێبگات بە وردی باسی ئەم سێ کۆمەڵەیەکەین بزانکن ئەو کەسانی کە دەمان بینن خۆیان لە کام لەو کۆمەڵیانن ئەگە بتوان لای خۆیان بینوسن نقاتەکان بۆی لە بیریان دەچێتەوە دواتر سێریکەن و بزانکن خۆیان لەسەر چ کۆمەڵەیەکن واگەر هاوسەرگیریان کردبێت کەسی بەرامبەریان کێ واگەر هاوسەرگیریان نەکرد بێ چ کەسێک هەڵبژێرن بۆی بەرامبەریان کێشیان کەمتر بێ باشە ئەمە بۆ ئەوە شەکە کەسی بەرامبەریش بناسیت بێگومان کەسی بەرامبەری بناسی و کەسی بەرامبەریش تەسەوڕی لەسەر چۆن کاری لەگەڵەکەی چۆن قسە و کفتاری لەگەڵەکەی باشە ئەوە زۆر باشە باسی مرۆڤ بینینیەکانەکەین باشە ئەوانی کە زیاتر بە چاو هەز بە شتەکانەکەن لە ڕێگەی چاوە زیاتر بەڵێ کۆنتاکتیان زیاتر بە چاوە باشە ئەڵێ دەتۆ سیر بکە بزانە چی دەڵێم واتە وایە زۆر کە زێوارەتە تۆ سێرێکم کە بزانم چیاڵم وایە لە مۆبایلەوە قسەی لەگەڵاکەی ئەڵێ دەتۆ سیر بکە بزانم چیاڵم کوڕی باش من چۆن لە مۆبایلەکە وردوێنم ئەزمونەکانی ژیانم بە وێنە پارێزراون مرۆڤ بیستنیەکان ئەڵێ دەتۆ گوێ بگرە با بۆ دەستنیشان بکەم کوڕی باش تۆ دەستنیشانەکەی پێویستە چاو بەکاربێنی چۆن بەگوێ دەستنیشانەکەی ئەزمونەکانی ژیانیان بە دەنگ پارێزراون مرۆڤ هەستێکیەکان ئەڵێ بڕوانە چه هەستێکی سەیری هەیە یان ئەچێ بۆ شوێنێ زیاتر باسی هەست و ئەحساسەکە ئەڵێ هەستێکی خۆشی هەیە ئەزمونەکانی ژیانم پڕ لە هەستن مرۆڤ بینینیەکان بەسەڕی دەستیان بەرز ڕادەگەن لە کاتی جوڵەدا واتە بە شوازی دەستی بەرزەکاتەوە بۆی خۆی دەستی ببینێ ئەگەر ئەوەندە بەرزی نەکاتەوە و هەستەکات دەستی نەجۆڵاندووە زۆر کەسێکە زمانی ئاماژەی یعنی زمانی جەستی بە ئاماژەیەک بە دەستێک بە نوعێکە بەسەر جوڵانێک زیاتر ئەوانە ئەگرێتەوە بەڵێ باشە لە بەشی سنگیانەوە هەناسادن وشەکان تایبەت بە وێنە بەکارێنن سیر بکە تەماشای بکە چەند جوانە زۆر بە خێرای قساکەن کەسە بەسەریەکان کەسە بینینیەکان زۆر بە خێرای قساکەن مەش بۆچیە ئەو وێرانی کە بە چاو دەبێندرێ خێراتر مێشە کاردانەی بۆ کات و خێراتر ئەوە درێتەوە بۆیە کەسانێکن دایمە زۆر بە خێرای قساکەن یانەوێ بە کەمترین کاتە پەیامەکە زۆرترین پەیام بگەێنن سەیری سەرەوە دەکەن و ڕای دەڕوانن چاویان زۆر دەجوڵێنن بەم لاولادا تۆ لەو بابەتیان نیت من نە بەڕاست بە سەبا بابەتەکانی کەش باسکەین دەست زۆرە جوڵێن زۆرە جوڵێنی ئەوەختە بە تەواتی وەتەرەکەوێت مرۆڤ بیستنیەکان سەمعی دەستیان نە زۆر بەرز ڕادەگرن نە زۆر نزم لە کاتی جوڵەدا باشە وشەی بە ئاسایی هەناسادن و وشەی تایبەت بە دەنگ بەکاردێنن خۆزگە گوێ لێ دەبوو گوێ لەو دەنگە خۆشە هەیە بە ئاوازێکی خۆش قسە دەکەن واتە نە زۆر خێران لە قسەکردندا نە زۆر هێواششن لە قسەکردندا هەموو شتەکانیان کاردانەوەی هەیە لەسەر گوێیان بێگومان
چاویان ڕوو دەکاتە یەکێک لە گوێچکەکانیان واتە زۆربەی جار لە لاتەنیشتەکانەوە سەیرەکات زۆر جار ئەوە کێشەیە بۆ مامۆستاکانێتە بەردەم مامۆستاکە داوا لە خوێندکارەکەیکە کە ڕێک ڕاستە خۆ سەیری کەسەکە بکەوە بۆ ئەوەی لێ تێبگات بەڵام بێ ئاگای لەوەی مامۆستاکە ئەو کەسە سەمعیە پێویست بۆ ناکات ڕاستە خۆ چاو بڕێتە ناو چاوی مامۆستاکەی بۆی بابەتەکەی لێوەرگیرێ تەنها بۆی گوێی لە دەنگی مامۆستاکەی بێ بابەتەکەی لێ وەرەگرێت. باشە مرۆڤە هەستێکیان لەمسی دەستیان زۆر نزم ڕدەگرن لە کاتی جوڵیاندا زۆر جارەگە هەستی پێ بکەن قەراغی چاکەتەکەی ئەگرێت یاخود قەراغی کراسەکەی ئەگرێت لە خوارەوە لە بەشی خوارەوەی سنگیان بە قۆڵی هەناسادن وشەی تایبەت بە هەز بەکاردێنن خۆزگە ئەو هەستت بۆ دروستە بوو کە من لام دروست بۆ خۆزگە هەست بە شتا کرد چه هەستێکی عەجیبی هەیە یا لە خۆزگە لەوێ بوویتە تۆش بوو بینێ ئەو هەستە چۆن بوو زۆر کەزەیە ئەوەش ئەڵێ خۆزگە لێ وتە تۆ بوو بینی بە ئەو کەسە چاوێکەکانن سەمەکان خۆزگە لێ وتە هەستی بەو هەستا کرد ئەوە کەسە لەمسیەکانن باشە زۆر زۆر بە خاوی قساکەن ئەوە دایمە کێشان لەگەڵ بەسەرەکانە بووێتە پێش بەسەرەکان زۆر بە خێرای قساکەن لەمسیەکان زۆر بە خاوی قساکەن دایما کێشان لێکە ئەڵە تو بوونە سەریعی تۆ بوو نەخاوی دیاتر لێک تێگەیشتنەکە هینترە بێت لەمسیەکان لە بەسەرەکان تێناگەن ئەڵە تۆ زۆر خێرا قسەکەی تکایە تۆزێ بە هێواشتر قسەکە با من لێو تێ بگەم کابرا قساکە دوو جار سێ جار پێی دووبارە ئاکاتەوە تا لی تێگا بۆچی چکە ئەم بە هێواشتر شتەکان وەرەگرێ بە هەست و ئیحساسی شتەکان وەرەگرێ بەڵام کەسە بەسەریەکان زۆر بە خێرایی قساکەن ئەڵێ دەخوا تۆزێ خێرا قسە بکە وەڵای دڵم دەرهاو تا دوو جملە مفید دەڵێ دڵە دەرێنێ لە تۆزە خێرا قسە بکە دایم لەوەیە کێشیان ئەبێت باشە مرۆڤی بەسەری چاو بڵێ هەمیشە تەماشای ئایندە دەکات وە کەسێکی سەرکردە وایە ئەتوانێت زوو بڕیار بدە ئەو شتانەی پەیوەندی بەوێنەوە هەیە زۆر باشن تایدا بۆ نموناگەر کەسێک بەسەری بێ کەسێک سەمعی بێ چاو بێ کاری مۆنتاژکردن بۆ ئەو زۆر چاکە کاری فۆتۆگرافی بۆ ئەو زۆر چاکە چکە زۆر باشی شتەکان هەستی پێەکەن و وێنەکان زۆر باشی ئەبینێت کێکێ وێنێکە گرێ تو بە احتیادی سێریەکیاڵێ لە چاوی منەوە سێری بکە ئەو کەسانی کە فۆتۆگرافەرن ئەزانێت چی شتێکی تیا لە پەیامی پشتی ئەو وێنەیە چیەدان تەنها ئەو کەسانە خۆیان لێ تێبگەن یانگەر سێ کەس بێن هەریەکو لە کۆمەڵگەیەک هەریەکو لە کۆمەڵەیەک بێت کامێرێکیان بین دەست بڵێ ڕسمێکی ئێرەمان بە بگرە ئەو کەسەی کە بەسەڕیە زۆر جوانتر وێنەکە ئاگرێ چکە بە سێڕەهەندی ئەو وێنەکە بینێ زۆر جوانتر لە دوو کۆمەڵەکەی کە وێنەکە ئەگرێت باشە بە شوێنی دەنگە دەنگ و هەرا کێشەی نییە زۆر ئاسوودەیە واتە ئەگەر مامۆستا بێت لە مەکتەب یاخود لە ڕەوزا هیچ کێشەی نییە مناڵەکان چەنە دەنگە دەنگکەن بەڵام بۆ کەسەکانی کەوا نییە وردەکاری حەز لێ نییە حەزی بە ناچێتە ناو مۆزوعەوە زۆر ناچن ناو وردەکاریەکانەوە بە خێرای قسە دەکات ئەومان باس کرد کەسی سەمعی گوێ کێشەی کەمە لەگەڵ بەسەڕی و لەمسی ئەگونجێ واتە لەو ڕۆیە کە ئەوان زۆر خێرا قساکەن ئەم لەگەڵەوە ڕادێ ئەو لەگەڵ لەمسیەکانی شەکە زۆر بە هێواشی قساکەن لەگەڵ ئەوانشە ڕادێت تەحملی زۆر باشترە لەوان تەحملی دەنگی بەرز ناکە ئەگەر بێت و مامۆستای سەرەتایی بێت بەداخەوە پێڵم تۆ ناتوانانی سەرکەوتی بێ لەگەڵ ئەوانە چکە تۆ چەندێک لەگەڵ ئەوانە بی مناڵ بۆ پێی بوونەتی ژیانی خۆیان وایە دەنگە دەنگیان زیاترە تۆ ناتوانین لەگەڵ ئەو ئاستەیە سەرکەوتوو بی بەڵام ئەگە پشتە ئامادە یان دواناوەندی یان زانکۆ زۆر زۆر باشترە بێت چکە ئەوان دەنگە دەنگیان کەمترە کە تۆ بەو دەنگە دەنگە ئەحساسە جوڵێ و پێی ناڕەحەتەبی لە شوێنێکی کابێت کە بێ دەنگ بێت هەیە من بێ ئەو زۆر زۆر باشترە بۆ کەسە سەمعیەکان سەری کەسی بەرامبەر ناکات و ئاگاداری بەرامبەرەکەشێتی زۆر جارە بیستین ئەڵێ لە وتاری جومعەیە ئەڵێگەر مامۆستاکە نەبینم کێشەم نییە بەڵام تەنها گوێم لە دەنگی بێ بەڵام کەسە بەسەڕیەکان وانین ئەڵێگەر ڕاستەخۆ مامۆستاکە نەبینم باوەڕکە هیچی لێ تێناگەم بەڵام سەمعیەکان وانین نەشی بینێت لی تێگا لە کاتی قسەکردنی شانێکە زێر حەزەکە یەکسەر چاو ببڕێت چاوی کە قسەی بۆ ئەوکە بۆ ئەزانێ ئەگەر وا بە یەکسەر ینی باشتر وەری ئەگرێ بەزانێ کەسی شێ مەسەرن سەری شتێکی ترەکە ئەڵێ دڵم لە لاتە ینی
هەستی شەکە کە چی وت و دوایی پێی بڵێ ئەوە چی وتۆ ئەژڵێ ئەوە چی وتوە و ینی وردەکاری شتەکان ئەزانێ سێریشە ناکات. زۆر جوان باس کرد دەستخۆش. قسەکردنیان بە ئاوازێکی خۆشە قسەکردنیان بە ئاوازێکی خۆشە، نە زۆر خێران لە قسەکردنە، نە زۆر هێواشن لە قسەکردنە، بۆیە لەو ڕێوە لەگەڵ هەردوو کۆمەڵەکەی کە زۆر بە باشی ئەگونجێت. باشە. بینە سەر کەسانی لەمسی هەستیەکان. کەسێکی بە ئیحساسە. ئۆکەی. زۆر بە ئیحساسەوە قساکات لەسەر شتەکان، ینی بۆ کارێک بێ زۆر بە وردی تایە ڕۆ بچێت ئەنجا هاتوانێت تەواوی هەستەکانی خۆی بخاتە گەڕ. بەکارهێنانیان لە بۆ ئامێرەکان ئەتوانن زۆر بە باشی کاری تیا بکەنەوە تا کەسێکی وردکارە. ئەم زیاتر دەچێتە ناو وردەکاریەوە؟ بەڵێ ئەو زیاتر دەچێت ناو وردەکاریەوە و ئەگەر کێشەیەکی تەکنەلۆژیا بێ یان بۆ منە چاکردنەوەی بەرنامەیەک بێ موبایلێک بێ شتێک بێ ئەمان زۆر باشتر کاری لەسەرەکەن. باشە. زۆر بە قورسی بڕیارەدات. ئەگە بێت و بیهەوێ لە ماڵەکەی خۆیدا سەلاجەکەی لە گۆشەیەکی خانوەکەی بگۆڕی بۆ گۆشەیەکی کە زۆری پێچێت تا ئەگاتە ئەو ئاستی کە بڕیار بات کە ئەو شتە بگۆڕێت لەم لاوە هەڵیگرە بیباتە لایەکی کەوە. زۆر بە خاوی قساکات ئەومان باس کرد. بێ سەری کەسەکە بکات دواتر لێ تێگا وەتاگەر باش سەری کەسەکە نەکە هەموو هەست و ئەحساسی بۆ کەسەکە نەبێت لە کەسەکە تێناگا. ئومێدەوارم بینەران بابەتەکان باش تێگەشت بن و دواتر سیر بکەم بزان هەم چواردەوریان کێیە بیان ناسنەوە هەم خۆشیان باش بناسنەوە. و لەو سێ کۆمەڵێدا ئەگەر کەسەکە هاوسەگیری نەکردبێ ئومێدەوارم کەسانێک نەبن کە یەکیان بەسەڕی بێت و یەکیان لەمسی بێ، یەکیان چاو بێت بەسەڕی یەکیان لەمسی بێ هەست و ئیحساس، چکە زۆر جار تووشی کێشا بن. باشە باش بزانم کاک بەرزان من لە کامەیان بووم بەپێی ئەوەی کە ئەوە تقریبا 20 دقەیەکە نیو ساعتێکە ئێمە قساکەین، بزانم ئەوەی کە بینی بێتت لە منە من لە کامە لەو بەشانە بووم. ئەتوانین بڵێن تۆ دوو بەشتیایە زیاتر دەنگیاوەتەوە، هەم لەمسی هەم سەمعی، چکە کەسانێکی بە ئاوازێکی باش قساکەی باشە ئەوە کەسانێکن کە چۆن بڵێن نە زۆر خێرا قساکەن لە قسەکردن، نە زۆرش خاون لە قسەکردن، توێن بڵێن کەسانێکی سەمعی وە کۆمەڵێ جوڵەی کەشت هەیە کە ئێسەرمێنێک کە تۆ بەشی لەمسیشت هەیە. باشە هەردووکیان بەڵێ بێگومان ئەو دوانە زۆر چاک زۆر باشە. بزانم خێزان کۆمەڵگا ژینگە ئەمانە تا چەند پەیوەندیان هەیە بە خۆتناسیەوە بەتایبەت لەسەر تاک؟ بێگومان هەر لە سەرەتای دنیا دروستکردنی خێزانەوە کاتێک کەسەکان خێزانێکی باش بۆ خۆی هەڵەبژێرێت پێویستە لە کۆمەڵی خاڵەوە لەیەک نزیک بن، لە کۆمەڵی خاڵەوە هاوتا و هاوتەری بن بۆی لە دوا ڕۆژدا کێشێکیان بۆ دروست نەبێت. باشە ئێمە چی بکەین؟ باسی ئەوەت کرد پێش ئەوەی ئەم بابەتە باس بکەی وتت هەتا ئەو کەسانی تەمەنیان کەمتر بێت زیاتر کاری لەسەر بکرێت باشترە. ئێمە وەکو دایک و باوەک چی بکەین بۆی مناڵەکانمان زیاتر خودی خۆیان بناسن، زیاتر ئەو بەتایبەت دایک و باوکان بۆی مناڵێکی خۆت تەندروستیان هەبێ ناخی خۆیان زیاتر بناسن، هەڵە و باشیەکانی خۆیان زیاتر بناسن، دایک و باوکان چی بکەن لەو ڕۆوە؟ بێگومان ئەکەوێتە سەر ئەستۆی دایک و باوکان کە منداڵەکانیان بناسنە بێت سەری جوڵەکانیان بکەن بزانەکەن زیاتر کام شت بەسەر ئەو منداڵەیە زیاترە، هەوڵ بین ئامانج بۆ منداڵەکانمان دەستنیشان نەکەین بەڵکو منداڵەکان خۆیان ئامانج بۆ خۆیان دەستنیشانکەن. کاتێک منداڵێک هەر لە سەرەتای ژیانیەوە مامۆساکەی بۆ نووسی دەستخۆش دکتۆری دوا ڕۆژ دەستخۆش دکتۆری دوا ڕۆژ وردە وای لێتە بەردەم کە هیچ شتێکە نییە تەنها دکتۆریەکە هەیە بۆ ئەو بۆیە هەموو هەوڵی خۆی خاتەگەڕ، بەڵام کەسێکە لە ناخی خۆی نەناسیەوە هێشتا چواردەور بۆی دەستنیشان کردو کە دکتۆری بۆ ئەو باشە. کاتێکە چێتە ناو کۆمەلگا و زیاتر ئاستەکانی خوێندن ئەچێتە پێش سیرەکات کە نەخێر بەشی دکتۆری و هەست و ئیحساسە خۆشە نییە کە ئەو هەستی پێکردووە، ئەو تام بەزڕویە نییە کە ئەو بۆ یاژی بۆیە لێ دوورەکەوێتەوە، یان ئەگەر بێتە دکتۆر بە زۆری دایک و باوکی دکتۆرێکی سەرکەوتوی لێ دەرناچێ. بەتاکید بزانم لەناو خێزانە هەمیشە جیاوازی هەیە، بۆ نمونە دایکەکە ئەڵێ ئەم مناڵم زیاتر عەجوولترە، ئەمەیان عاقڵترە، ئەمەیان گوێڕایەڵترە، شتێکی ئاساییە کە لەناو خێزانە ئەو سێ جۆری کە باست کرد هەبێت؟ بێگومان
لە ناوی خێزانە ڕەنگە مناڵێکیان لەمسی بێ مناڵێکیان بەسەڵی بێ و زۆر جارە بینی کێشیان لە نێوانە دروستە بێ زۆر ئاساییە ئەگەر لە ناو یەک خێزانە بن کەسێکیان لەمسی بێ کەسێکیان سەمعی بێ واکەوێتە سەر ئەو بوونەتەی کە خوای گەورە بۆ مرۆڤی بەخشیوە. باشە لەم کاتێ دایک و باوک چی بکەن؟ پێویستە زۆر لە هیچیان نەکەن کە لەگەڵ ئەی بکە خۆی بگونجێنێ و پێویستە بە تاک کار لەگەڵ ئەو بکرێ بزانێکی نەگەر ئەو سەمعی بێ هەڵ بە خێرای قسە لەگەڵ بکرێ شتەکانی ئەو بێتە کەسێکی بڕیاردەر لە ناو ماڵەکەیە کێشە نییە بە ئەو منداڵە وا هەستکاکە سەرکردەیە وا هەستکاکە بڕیارەدا بەڵام کەسە هەستەکان خۆیان ئەچنە لای ئەو کە ئەوان بڕیاری بۆ بن بۆچی چکە بوونیەتی مرۆڤەکان بەو شێوازەیە. زۆر باشە. کاک بەرزان کۆتا پرسیارم ئەوەیە ئەمیشە خود ناسی بوو ئەوەیە کە ئێمە خاڵی لاوازی خۆمان و خاڵە بەهێزەکانی خۆمان دیاری بکەین چۆن بگەین ئەو قەناعەتەی بۆ نمونە من لە خۆمەوە سێر بکەم خاڵ لە لاوازەکانم زیاترە وەک لە خاڵە بەهێزەکانم چۆن قەناعەت بە خۆم بکەم کە من کەسێکم خاڵی لاوازم زۆرترە هەمیشە ئێمە کێشەی ئەومانەیە کە شتە باشەکانی خۆمان هەمیشە ئەڵێن شتە خراپەکانی خۆمان ناڵێن چۆن من قەناعەت بەوە بکەم کە چەند خاڵێکی زۆر لاوازم هەیە چۆن چارەسەری بکەم و چۆن قەناعەتیش بە خۆم بێنم. بێگومان بابەتێکی زۆر جوان باس کرد پێویستە دوو وەرەقە بێنین لە بەردەم خۆمانە دایک بنێن لەگەڵ قەڵەمێکە باشە لەم خاڵانەیە خاڵە بەهێزەکان لەم لە ئانووسین خاڵە لاوازەکان لەم لە ئانووسین سریانەکە بزانکی کامیان زیاترە ئایا تۆ کەسێکی باش قساکەی و خاڵێکی باشە خاڵێکی بەهێزە کەسێکی ڕێکپۆشی خاڵێکی بەهێزە کەسێکی قسەزانی خاڵێکی بەهێزە یان لە بەرامبەردا کەسێکی زوو تێگەچی لەگەڵ کەسی بەرامبەرە کەسێکی حلحولێت خاڵێکی لاوازە وردە وردە کاتێ هەموو خاڵەکانت نووسی خاڵە بەهێزەکان و خاڵە لاوازەکانت وردە وردە کاری لەسەرەکەی هەوڵ بە لە خاڵە لاوازەکان دوورکەوێتەوە زیاتر کار لەسەر بەهێزەکان بکەیت چونکە کاتێک بەهێزێک بەهێزترە بێت ئاسانترە بۆتەوە وەکەوەی خاڵێکی لاواز لە خۆتان نەیهێڵی کاتێک خاڵە بەهێزەکانت زیاتر کاری لەسەرەکەی زیاتر پەرەی پێدەی خاڵە لاوازەکانشت خۆیان کەمە بنەوە و ئەبێتە کەسێکی سەرکەوتوتر. زۆر باشە زۆر سپاس دەکەم کاک بەرزان من پرسیارێکی ئەوتۆم نەماوە ئەگەر خۆت هەمیشە لە کۆتایی کورسەکانمە بابەتێک باس دەکەین چۆن بتوانین چۆنەتی ئەنجامدانی پرۆسی ئابدێتکردنەوەی هێزی مرۆڤ بەو پێی کە ئێمە ڕۆژانە زۆر تووشی جەنجاڵیە بین چۆن مێشکی خۆمان ئارام بکەینەوە چۆن مێشکی خۆمان ئەپدێت بکەینەوە کە وزێکی زۆر باشتر وەرگێ یاخورەگەر خوێنکارێکە چۆن تەرکیزی خۆی کۆب کاتەوە و بابەتێک کە پێوترێت ئاسانتر لە مێشکە بچەسبێ مەشتان تاکتیکێکی هەیە پێویستە تەنها بەلوود هەناسە هەڵکێشی بۆمە تا حوتە ژمێری تەنها بەلوود هەناسەکە لە سیەکان تا ڕابگرە تا حوچرکە دواتر بە هێواشی تەنها بەلوود هەناسەکە دەیتەوە ئەو کاتە ئۆکسیجێنێکی زۆر باش بۆ مێشکت ئەچێ وزەیەکی زۆر باش بۆ مێشکت دەچێ کەسەکە تەرکیزی کۆ بێتەوە باشتریش بابەتەکان وەرەگرێت. باشە تەنها ئەوە بکرێت ئەوە زۆر زۆر باشە لە ڕۆژێکە چەند جار هەتا زیاتر بیکەی باشترە هەر جارێ هەست کرد کە تەرکیزت بڵاو بۆتەوە تەرکیزت ڕۆشتە بۆ کۆمەڵێک شت بۆ تەرکیزی خۆت کۆبکەیتەوە بەڵێ ئەم تاکتیکە ئەنجام بدەی زۆر زۆر باشە بێت. خۆم سوودم زۆر زۆر لێ بینیوە بڵم خۆت ئەیکەیت بەڵێ بێگومان ڕۆژانە خۆم دەیان جارێکم زۆر سوودم لە دیوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەرزان باقر شاربەژێڕی کا بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر خۆتناسی و چۆن و بە چ ڕێگایەک خۆمان بناسین تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.